مامۆستا جەلال عارف بەرپرسی بازنەی خورماڵی دەستگای نووری حیکمە بۆ کاری نەخۆشی کۆچی دوایی کرد و بە بەشداری چین و توێژەکان لە مەراسیمێکدا لە ناحی خورماڵ بە خاک سپێردرا. پاش ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی دوجار مامۆستا جەلال ئەمڕۆ ماڵاوایی لێکردین. مامۆستا جەلال بەڕاستی مامۆستایەکی بەڕێز، مامۆستایەکی فێرخواز کە چەندین قوتابی لەسەر دەستی ئەو فێری خوێندنی قورئان بوون، فێری خوێندنی تەجویدی قورئان بوون و قوتابیەکی زۆری پەروەردە کردووە، ڕۆڵی کاریگەری هەبوو. مامۆستا جەلال بەڕاستی بەرپرسی بازنەی دەستگای نووری حیکمە بوو لە خورماڵ. چەندین قوتابی لەسەر دەستی ئەو تێگەشتوون بەڕاستی پەروەردە کراون. هاوڕێ و کەسوکاری دەڵێن مامۆستا جەلال هەمیشە لە خزمەت قورئانی پیرۆزدا دەژیا و تەنانەت تا کۆتا چرکەکانی ژیانی زمانی پارە بووە بە قورئان خوێندن. پیاوێک بووە بەڕاستی دڵی کەسی عاجز نەکردووە، لەو ساتەی ئاوەزی پەیدا کردووە لەگەڵ ئیسلام و دین هابووە، دینی خۆش ویستووە، ئەوەی پێی کراوە درێخی نەکردووە. سپاسی خوا ئەکەین ئێمە، جێگەی شانازیە کە خوای پەروەردگاریش لە قورئانی پیرۆزە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا. ئەوەی کەوا لە دنیاە وتی خوام ئەڵڵایە بەردەوام بوو لەسەر کەلیمەی ئەڵڵا تا ئەو کاتە گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار. لە کاتی سەرەمەرگا تەتەنەزەل عەلەیهم المەلائیکە. ئەم کاک جەلالە لە سەرەمەرگا بوو، بەردەوام قورئانیە خوێند، چونکە ئەهلی قورئان بوو، دەرزی ئەوتەوە، ئاگای لە خۆی نەما بوو، بەس خەریکی دەرزوتنەوە بوو، چونکە مامۆستای قیرائەتی قورئان بوو، قورئانی ئەخوێند، بەردەوام قورئانی لەبەر خۆیەوە ئەخوێند. بەداخەوە کە کەسایەتێکی ئاوا گەورەمان لە دەستدا، بێگومان کە چارنووسی هەمومانە ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون، بەس پێم خۆش بوو کە قورئانەکەم تەواو کردایە. بەداخەوە گەیشتمە سوورەتی عەسر و ئەم تووشی ئەم ڕووداوە بوو، تووشی ئەم نەخۆشیە درێژخایەنە بوو. مامۆستا جەلال ڕۆڵێکی گەورەیە بینی لەم شارۆچکەیە، بەڕاستی دەوری هەبوو، بەڕاستی دڵسۆز بوو، بەڕاستی ماندوو نەبوو. یعنی هەر کاتێک ویستە قورئانی ئامادە بوو بۆ ئەوی کە قورئان بە قوتابی بڵێ، بە گەنجەکان بڵێ، بە لاوەکان بڵێ، جێگەی پڕ نابێتەوە. یعنی کەسێکی ماندوو بوو بەڕاستی، بەڵام هەستی بە ماندوو بوون ناکرد. ئەمانەوێ جیلێکی ڕۆشنبیر و لەسەر ئەساسێکی پەروەردەیەکی جوان پێبگەێنین بۆ ئەم میلەتەمان. مامۆستا جەلال عارف یەڵامپێی دەیان قوتابی و منداڵی ناوچەکەی فێری قورئان و تەجوید کردووە، بە شێوەیەک هەمووان بۆ لە دەستدانی نیگەرانن. لە ماوەی 30 ساڵی ڕابردووی تەمەنی لە خزمەت قورئانی پیرۆز و گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلامدا ژیا و کادیرێکی پێشکەوتوی ڕابوونی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماڵ.